لە دوای ڕاگەیاندنی وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەرپرسانی هەردوو زۆنی حکوومەتی ماوە بە سەرسووی هەرێم لە شار و شارۆچکەکان دەستیان مەدانانی بەردی بناغی پرۆژە کردووە. لە قەزای چەمچەماڵ جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرسووی هەرێم بەردی بناغی هەردوو پرۆژەی ڕاکێشانی ئاوی گۆفتەپە چەمچەماڵ و نەخۆشخانەیەکی لە ناحیەی شۆڕشدانە کە دووەمیان لەلایەن حکوومەتی عێراقەوە کراوەتە دیاری بۆ ناحیەکە. سەبەبی سەرەکی سەردانەکەم بۆ ئەوە بوو بەسەرکردنەوەی ئیدارە لێرە سەردانێک بوو بۆ گۆفتەپە بۆ ئەو شوێنەی کە پرۆژەی ئاوەکە دەست پێکە کە ئەزانم ئەمە داواکاریەکی کۆنی ڕەوای خەڵکی ئەم دەبەرە تێکۆشەرەیە کە ئەو پرۆژەی ئاوە ئیتر شکۆر کەوتووەتە بواری جێبەجێکردن و کەوتووەتە بواری جێبەجێکردن و ئیشەڵا جێبەجێ ئەکرێ و چەمچەماڵ چیتر چەمچەماڵ و دەوروبەریشی چیتر تووشی کێشەی ئاو نابێت. دانیشتوانی شاری چەمچەماڵ گومانیان لە جێبەجێکردنی پرۆژەکان هەیە بەهۆی پێشینەی خراپی حکوومەتی هەرێم لە دانانی بەردی بناغە و جێبەجێنەکردنی پرۆژەکان، چونکە سەدان نمونەی جێبەجێنەکراوی ئەو پرۆژانە هەن کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بەردی بناغیان دانراوە. ئەمە دەیان جار چەند ساڵە پرۆژەی بەردی بناغی ئاوی گۆفتە بەدانی هەمووی وەک ئەوانی ئەمەش وەک ئەوەی ترە بێت. نەخێر ئەمە بانگەشەی هەڵبژاردنە و بۆ خۆیان داوات و داواتکاریە و خۆزی خواردنە و بەڕێنیان سەری نەگرێت و قەتیش ناگرێت. قەتیش ئەم ئاوی چەمچەماڵ بەم پیاوە نەنایەت. وەڵڵا هیچ قەنەعاتێکم پێی نییە. قەنەعاتم پێی نییە. وە چەند ساڵە واڵێ من 18 ساڵمەوە تەمەنم 36 ساڵە تا ئیسا هەر نەگەی هەر بە هەوایە بیان نادا ئیسا گەی بوو. هیچ خزمەتگوزاریی بۆ نەکراوە هیچ ناوەڵ. هەرە و کاتانە بیری خەڵکیانە دواوە خەڵک هیچ بڕایشیان بە خەڵک نییە. خەڵک هەر قسەیە و هیچی تر هیچ بۆ خەڵک ناکەن. چەمچەماڵ لەوەتیم کۆمە فامەکەم هەروە بیا خێرە بە بۆنەی هەڵبژار لێ 2 ساڵ جێبەجێکم دڵنیا کە 2 ساڵی تری جێبەجێ ناکە. من خۆم ماڵم لە کۆپانای بەڕێزێ 15 ڕۆژاو ناتوە بە تەنکەراوم بۆ دی. یەک خزمەتگوزاری لەم شارە خزمەتگوزاریم پێ کرا بێ خزمەتگوزاری نەکراوە. دڵنیا تەنیا حملەی هەڵبژاردن و تڕوپاکەندێ ئاو گۆفتەپە من دڵنیا تەکەمە 20 ساڵ تریش ناگاتەم شار. چالاکانی مەدەنیش پێیان وایە حکوومەت ئەرکی سەرشانێتی پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بکات و ڕاگەیاندنی پرۆژەکان بە منەت بە خەڵکی نەفرۆشنەوە لە کاتێکدا بە بیانووی نەبوونی بودجە زۆرینەی پرۆژەکانیش ناگەنە کۆتایی و دەوەستن. لە ڕاستیە هەموو حکوومەتێکی ڕەشید هەموو حکوومەتێکی ڕاستەقینە کە ممارەسەی ڕۆژانەی کارەکانی خۆیەکە بێ ڕۆژانە هەفتانە مانگانە ساڵانە بەڕاستی پرۆژەی جۆر بە جۆر پێشکەشی کۆمەڵگە بکات. کۆمەڵگە کە بەرەو پێشەوە ڕۆی بەڕاستی بێت تۆش خزمەتگوزاری پێشکەش بکەیت. ئەمەی کێمە ئەیبینین لە وڵاتی ئێمە بەڕاستی جۆرێکە لە یەکەم چاواشەکاری دوم جۆرێکە لە فێڵکردن سێم جۆرێکە لە منەتکردن. یعنی تۆ هەر 4 ساڵ جارێک لە کاتی هەڵبژاردنا لە بانگەشێکی پێشوەختیا بێی بەڵێنێ بدەیت دوای جێبەجێ نەکرێت. ئێمە خەڵکی ئەم شارین ئێمە خەڵکی ئەم سنووری نەزانین کە خەڵکی ئەم شارەی ئێمە ساڵانێکی زۆرە و نزیکە بێتەوە لە نزیکەی سەدەیەک کێشەی ئاوی خواردنەوەی هەیە. کاتێک کە تۆ بەڵێنێکە دەی کە پرۆژەی ئاوی گۆفتەپە چەمچەماڵ ڕاکێشم دێ ئەبووە هەر ئەمڕۆکە 50 شۆفڵ و 50 گلێدەر بەڕاستی لە شوێنەکە ئیشی بکردایە. بۆیە بەڕاستی ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ بەردی بناغەیە. بەردی بناغە زوو دائانرێ بەڵام وەکوەوەتەی عیبرەت لە جێبەجێکردنایە. لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتە یەک لە دوایەکانی هەرێم بەردی بناغی سەدان پرۆژیان لە پێش هەڵبژاردنەکان داناوە و دوای هەڵبژاردن نەک پرۆژەکە جێبەجێ نەکراوە بەڵکو بەردی بناغەکەش لەناو چووە. هاوڵاتیان هۆشیارن بەرامبەر ئەو بابەتانە و دەزانن هەموو چالاکیەکانی ئەم ماوەی حکوومەت تەنیا بانگەشەی هەڵبژاردنە. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.